لە هیچ زێکی هیچ قەومەک نییە وچی کوردی بەڕەحمتر و بە ویجدانتر تەماشا وڵاتان مەکە بەس بە ناو ئیسلامن هیچ نینە هیچ قەومەک لە دنیا بگەڕی وەکو کوردستان بەڕەحم و بە ویجدانتر و بە دڵسۆزتر نییە بەڕاستی زۆر کەس دەرکا کە عەجی مەکە ئەمڕێ مەکە بڕۆ بکە خێر و خێرات زۆر کەس زانانی ئەم ڕۆژانە لەسەر زادانە خواردنم تەوزیع دەکرد ڕۆژی وا و 100 نەفەر 200 نەفەر ئێستا 30 نەفەرم دانایە ئەوە لە پشتە ئەوەی خواردنی خێرەیە تێدەگەی کابرادرەکەم ڤیدیۆی مەکە کاکە من ڤیدیۆی نەکەم خەچکە چاو لە من ناکە ئێستا مەگە ڤیدیۆیانی غەزەم نەدیدووە ئەگە ڤیدیۆ ئازکار وای نەبینم ئەمە لە چی بزانم غەزە چی بەسەراتی من هیچ نابینم کاکە ئێوەیان نا غێرە ڕێژ سۆشیال میدیایەکان هیوادارم ئەگەر هەر خەزێک بەجت 50 بی لە خێرەوە نییە بچی خانەکەت فرۆشی بۆ خێرە نە چەند لە 10 ساعت بڕۆ 10000 نار و 5000 نار و ئازکاروان کەسێکی دەست ئەمینی شاری هەولێرە هیوادارم هەمووتان بڕۆن دەست یارمەتی و ئازکاروان دیێشکن